ئێستا جای برادێکم نیێڕە تاقەم لەگەڵاگەی نادەسم دێم وەکو من گڵاو با بەیشتێ. بڵاوبوونەوەی نەخۆشیەکان لە ئاژەڵاندا ترسی لە لای هاوڵاتیان دروست کردووە بە شێوەیە کە بازاڕی ئاژەڵ و گۆشتی سووری بە شێوەیەک دابەزاندووە کە لە ساڵانی ڕابردوودا هاوشێوەی نەبووە. من ئەمڕۆ بە دۆدەچوونی لەسەر بابەتە دەکەم لەگەڵم بن. چەند ساڵەکە نزیکی جەژنی قوربان دێمە ئەم مەیدانە و سۆراغی نرخی ئاژەڵان دەکەم. هیچ ساڵێک تێبینیم نەکردووە ئەوەندەی ئێستا مەیدانەکە چۆڵ بێت بۆ ئەوی وێنەکەتان لەبەر چاوڕوون بێت تەماشای ئەم ڤیددیۆیە بکەن کە لە ئاسمانەوە تۆمارمان کردووە. چۆڵی مەیدانی ئاژەڵان لە سلێمانی هەر ئەو چەند خولەکە نەبوو کە ئێمە لەوێ بووین. ئەهلی کار و کەسابەتی ئەو مەیدانە دەڵێن ئەوەی ئێستا دەیبینن لە هیچ سەردەمێکدا نەمان بینیوە. نە بازار هەیە نە کەسێک دێت پرسیاری گۆشت بکات. ساڵانی تر ئەم کاتانە نۆرە دەگیرا بۆ کڕینی ئاژەڵ. بازارمان خراپ سفرە لە خوارد سفری شوێ لە 150 بازار ماوە. بازار زۆر سستە زۆر لەبارەی سعری شۆ مەڕ لە 6,000 هەیە بە تا 6,5 بەگوێی چاک و خراپەکەی ئەگۆڕێ. کاوڕ بەهشتا بەرخ بەهشتا کوردی خۆمان سوورەکەش هەر بەهشتا زارە. هەر بازار ئێرە چۆن نەبینیم بازاری وڵاقی ژاوا سستە. بازاری وڵاقیش کیلۆی 750 نارێ دابەزیوە کیلۆی نۆبەن لە دەوری 7.5 بیسە بە 6.5 ڕەبەکەمە بە 7,000 هۆگاریم دەنگوانێرەوەڵا هۆکاری کەش ئەوەیە بێمەعاشیە بێمەعاشیش تەسیری کردووە. ئەی لە سا هەردوو هۆکارەکە لە 150 بازاری سس کردووە. بەرپرسانی تەندروستی و ڤێتێنەری شەو و ڕۆژ هاواریانە دەڵێن ئاگاتان لە خۆتان بێت تای خوێن بەربوون بڵاوە و سەرچاوەکەشی ئاژەڵانن. نەخۆشیەکەش لە ڕێی گەنەوە دەگات بە ئاژەڵان بەڵام ئەوانەی لە مەیدانەکەن دەڵێن ئاژەڵی خۆمان نەخۆشی پێوە نییە. ئەو گەنەیەکە ئێوە باسیەکەن زۆر کەمە چکم ساڵانە سەحب ئاژەڵ و مەڕەکان ئەوانەی کە مەڕدارن و حیوانیانەیە ساڵانە 2 جار ئەیشۆنەوە بە دەرمانی مەرشۆرین و ناوحەوسە. ئەوە ساڵانی زوو نیە هەموو گەنە بە حیوانە بێ نەوەڵاوە وەرم هەفتا مەڕم پێ بزانە گەنەیەکە دینی بە مەڕێکەوە. حیوانی کوردی خۆمان نەخۆشی پێوە نییە. لە مەیدانەکە دوور دەکەوینەوە و دێنە ناو چەقی بازاڕی سلێمانی لەو شارەی کە گۆشتفرۆشەکان دەڵێن خەڵکەکەی حەزیان بە گۆشت خواردنە. ئێستا وەزە لەو پەڕی خراپیدایە. یە بازاڕی ئەو کاتە لە ساڵشتا بوو ئێستا لە ساڵنەوە یعنی خۆم مەعاشیشانە هیچ دەورێشی یعنی ئەوەی کە ئەم نەخۆشیە هەمی وێرانک یعنی خەڵک ناوێری لەوانێ بڵێ تا سێمانێکە گۆشت ئەنجا ئێستا ڕۆژە کاگاوات چوو بۆ مایانەکە ئەڵێ حیوان وڵاغ لە مایانە نەبێت لە هیچ شوێنێک ڕووی خۆشتی پێوە ناکرێت ئەوەیەکە هەمی ماڵ وێران وەڵای ئێستا بەگاو حیوانەکەش لەوانێ ڕۆژی 50 کیلۆ نەخۆش جاران باشتر فەرقی هەبوو بەڵام ئەم نەخۆشیە بڵاو بۆ نێکە وێران زۆر خراپ. چەند بەرامبەری فەرقە لە چاو ئێستایە؟ کۆرە لە سا هەفتای فەرقی هەشتاش فەرقی هەر کە باسی نەخۆشیەکان بێتە هەمی سڵی کردووە. وەڵایەتی بە بۆیم نەخۆشی لە عێراقا نییە بڵێ ئەم سلێمانیان بۆ گۆشت نییە درێ نییە سلێمانی بە تایبەتیش دینێکی خۆی هەیە سعیشی خۆی هەیە سادێکی پێ هەیە کابراوە ساجارانە هاو تووشی لە چوارێ بەزەم نەخۆشی ئێستا هەن نایبە لە کاکە کەسمان گۆشت ناف ئەم نەخۆشی ئێستا جای برادێکم نیێڕە تاقەم لەگەڵاگەی نادەسم دێم وەکو من گڵاو با بەیشتێ. هەرچەندە نەئاژەڵدار و نەگۆشتفرۆشەکان بەم دوعایە ناڵێن ئامین بەڵام پسپۆڕانی تەندروستی دەڵێن ئاگادار بن ڤایرۆسەکە و نەخۆشیەکە بوونی هەیە بەڵام لەگەڵ ئەوەش دڵنیایی دەدەن کۆنتڕۆڵکردنی زۆر زەحمەت نییە. ڤایرۆسەکە وجودی هەیە توشبووەکان وجودیان هەیە چەند جەژنێکی یا چەند سونەتێکی پیرۆزی قوربانیکردن هەیە دەکەوێتە وەرزی گەرماوە. ئێمە لە وەرزی گەرمایە ڕێو شوێنەکان وەکو لایەنە پەیوەندیدارەکان چڕترەکەنەوە هەتاکو زیانی ڤایرۆسەکە وجودی نەبێت لەسەر سیستمی سەلامەتی دەنا دووپاتی یەکەمەوە. خاڵە لاوازەکانی ڤایرۆسەکە زۆر بە ئاسانی زەفەری پێبرێ و زۆر بە ئاسانی لەناو ئەبرێ. گرنگەوەیە هاوڵاتیان یاخود با بڵین ئەو سایکڵی کە ڕوبەڕووی نەخۆشەکە بێتەوە پابند بین بە ڕێنمایی و بە هەڵمەتی یا بە پرۆتۆکۆلی زانستی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆس و نەخۆشیەکە ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە.
دا ئێستا ئەم ساڵ لە سلێمانی هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوون تۆمار نەکراوە بەڵام خەڵک دڵیان لە گۆشت تۆراوە ئەمەش ئەهلی کەسابەتەکەی زیانبار کردووە. دیلان محەممەد جەزا 964 سلێمانی.